تەرجمە و شێعرە و کوچەی بە خامە و زندەیات فەریدون مشیری. کوجیە بێ تۆ مانگە شەوێوە هەم دیس پاک و جیێنە شیە، بێ تۆ مانگە شەوێوە هەم دیس پاک و جیێنە شیە، گرگیانم بە چەم گیڵا و گردەچەم وێڵت بیە، شۆق و دیداری سەر شینە جام و وجوودیم، بیانێ پا عاشقە دێوانە کە ئانا دیت و دیم. نەهانیانە و گیانی مەنەبلە و یاڵ و تۆ درەخشا، مڵک و سەد خاترە خوا عەتر و سەد ویرە زیا، مێوە ویرم شەوێوە پاک و جیێنە وێردیمێ، پەلێ ما کێشتێ و پەرواز و ئا خەڵڤەتیە بەردیمێ، دەمی بیچ قەراق و ئاجوێ مێمان کەردیمێ، تۆ سەرجەم ڕازێ دنیای چەمێسیێتەنە، منیش تاویا و گمی تەمام سەیر و نیگێتن. ئاسمان ساف و شەوە ئارامە، زەمان نەڕام و بەختە وەشکامە، هۆشەی مانگێ ئەنە ئاوی ڤەسێ، کەڵەما ڕووبە مانگە دارابێ دەسێ، شەوە ول و سارا و سەنگ دڵدابێ بە نەوای شەواهە. مێوە ویرم تۆ واتڵ چی عەشقیە حەزەر کەرە، چەند ساتێ ئۆ ئی ئاوێ نەزەر کەرە، ئاوی ئاوێنەن پێی عەشقی گوزەرانی، تۆ کە ئارۆ نیگات بنیگێ و پەڕاجە نیگەرانی، بزانە کە سەوای دڵت ملۆ چەنی دیگەرانی، تا فەرامۆشڵ بۆ چەندێ و چی شارە لەوە و سەفەر کەرە. واتیم پەنە حەزەرجە عەشقی مەزان و کار و من نییە، سەفەر جەلا تۆوە هەرگیز مەتاو و بار و من نییە، ڕۆ ئەوەڵی کە دڵم بە هەوا و تۆ باڵێ شانێ، چون کاوەتری گۆشەبان تۆ نیشتانێ، تەوەنیت گرتانە نەڕەمانێ نەکێشیانێ. واتمۆ کە تۆ ڕاوچیە و من ئاهووە و سارای، تا گنوەنەدامی دنیام نەسرۆت دانە پای، لادایجە عەشقی مەزان و کار و من نییە، سەفەر جەلا تۆوە هەرگیز بار و من نییە. هەر سێوەجە کەڵەمێ وەکنیە، مەل و شەوێ ناڵێی ویتاڵش کیشت و لوا، چەمێتەنە هەرسی هەڵقەشە دا مانگە دەم و عەشقی تۆ خوا. ویرما تۆ ئیتر جوابت ناوە، منیش پام پەی گۆشە و خەمی کێشاوە، نەبڕیانێ نەڕەمانێ. لواو خزانە تاریکی خەمی، ئا شەوێ چەنی شەواتەری، تۆش عاشقی ئازادەڵ وسەنە بێخەبەری، پاک و جیێنە مەلی و ئیتر گوزەر مەکەری، بێ تۆ بەڵام من بە چه حاڵێ و پاک و جیێنە شیە، بێ تۆ بەڵام من بە چه حاڵێ و پاک و جیێنە شیە. تەرجمە و سیامەد هۆرامی، ڕۆ حەوڵە و مانگە و نۆ و 2018 پێشکەشتەوە.